ئەو کاتە بڵێن عێراق فڕۆکەی بەریتانی هەبوو. ئەمان فڕۆکەی رووسیان بەکارهێنا میئەیت. ئەمان فڕۆکەوان هەرچەندێ باش بێتن، بەڵام فڕۆکە تاکو فڕۆکە جیاوازی هەیە. یعنی ئەبێ مەشقیتە سەر ئەو فڕۆکەیتر. ماڵێ من عەقیدم، عەمیدم، خبرەی 30 ساڵ فڕینم هەیە نەخێر. کە فڕۆکەت گۆڕیە بێ مەشقی لەسەر بکەی، لێی تێبگەی ئەمە چۆنە بێتن. جیاوازە لە ڕێدەر و ئەوانەی جیاوازە هەلیکۆپتەرەکان. طبعا ململانەی ئەمانە ئەگەر بینەوە هەر لە زمانی مەلیکەوە لە 58ەوە عەبدولکەریم قاسم. ئەمە خۆی زیندان کرا عەبدوڕەحمان عارف عەبدولسەلام بەدەست عەبدولکەریم قاسم. هەڵەی عەبدولکەریم قاسم ئەمەی نەکوشت. ئەمان خیانەت ئەوەیان کوشت. ئەحمەد حەسەن بەکر ئەمانی لەناودا. سەدام ئەحمەد ئەمانە لەوەتی هاتوونە باسیەکان. ئابە و شێوازە ڕۆیشتوونە خیانەت لە ناو یەکتری، هەمووی یەکتری لە ناوەداتن. یعنی سەیک ئەحمەد حەسەن بەکر چی لە ناو نەدا، هەرچەندێ ئەڵەن سەرۆکێکی عێراقی باش بوو، بەڵام لە کۆتایی ئەحمەد حەسەن بەکر لە ناویدا هەیثەمی کوڕیشی کوشت بە حادسەی سەیارە. ئەمە ئاوهایە باسیەکان لەوەتی هاتوونە لە دوای عەبدولکەریمیش بە هەمان شێوە لەناوبراوە. باشە دەوترێت یعنی پێش ئەوەی فڕۆکەکەیان بکەوێتە عەرز ئەم خۆی فرێداوەتە خوارەوە عەبدولسەلام عارف. شتی وا هەیە؟ ئەوە قسەیە ئەکرێتن، ینی سەر تۆ هەر کەسێ لە ناو فڕۆکەیە بێ فڕۆکە بکەوێتە خوارەوە، هەر بیر بکەیتەوە خۆم فرێدەم هەر مردنەکە سەتا احتیمالی لە ناو فڕۆکەکە بمێنم هەتاکو بە عەرزە ئەشێشێتم، بۆی هەیە نەجاتم بێتن. ینی زۆر حاڵەتی واش ڕووی داوە بڵێ کە نەجاتیان نەبووە. لەبەرەوە تەنها قسەیە یاواتە هەلیکۆپتەرەکە لە ئاسمان تەقیەوە پارچەی لێبووە و کەوتە خوارەوە بۆی هەیە، بەڵام هێچی خۆی فڕێمەدا باوەڕ بەوە مەکە. بەڵام باسی ئەوەت کردیانی لە سەرەتای بەرنامەکەەوە فڕۆکەی سەرۆک جیاوازە بەڕاستی، ئەمیش سەرۆک کۆمار بووە ئەو کاتە. فڕۆکەکە بە شەو فڕیوە و شۆفێرەکەشی یعنی زانیوێتی کە خەلل لە فڕۆکە دروست بووە بەڵام هەر نەوەستاوە. ئەمانە ڕێی تێچێت کە دەستایی سێک بوو بێت لەو بابەتە؟ بەڵێ دەستاییسە دەستکاریکردنە.